مەلایکەتەکە هەڵێستنن چی پێڵن ئەڵێ ها لەکوێوە هاتوویت ما كنت في هذا الأمر لەسەر چ دینێ بووی لەسەر چ بەرنامەیە بووی خوات کێ بوو تۆژەڵی ئەڵڵا خوان بوو دینەکەم بەرنامەم ئیسلام بوو ئەوەی ئیماندار ئاوە جوابەیاتەوە ئێڵێن ئەی و پیاوی کایی و پێغەمبەرم تۆ ڕەئچی بوو بەرامبەری جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بیە تفتەنونە فی القبور بە من تاقیەکرێنەوە لە قەبرەکانە پرسیاری منتان لێکرێت لە بیرتان نەچێ پرسیاری منتان لێکرێت ئەڵێ ڕە بەرامبەر و پیاوە چی بوو کایی و پێغەمبەرم تۆژەڵی کێ کام پیاو ئەڵەوەی کە ناوی محەممەد بوو ئەی من پێغەمبەرم تۆ وتە چی ئەڵێ شایەتیمدا کە پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم ئەڵێ بەچی ئازانی پێغەمبەری خوایە خۆ تۆ نەوبینی تۆ محەممەد نەبینی و بەچی تازانی تا محەممەد پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم ئیماندار ئەڵێ کتابێکی بۆ هێناین لای خوا و خوێندمانەوە قورئانێکمە و زانیمان کەلامی خوایە و زانیمان محەممەدیش پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم هەر ئەوەیە پرسیارەکە خوات کێ بەرنامەکەی ژیانە چی بوو ئەو پیاوی کە من پێغەمبەرم ڕەئچی بوو بەرامبەری کە جوابی ئەم سیانە دایەوە ئەڵێن دەک ڕووسور بیا خوار زانیمان وا جوابەی تۆ ئەهلی ئیمانی خوا ئەمری پێ کردوین باخەکە و بۆ قەبرەکە بۆ بکەین بە باخێ لە باخەکانی بەهەشت ئیتر بن و ئیسراحەت کە ئازار نەما خەفەت نەما کێشە نەما خوا لێ ڕازیە قیامەتیش زین و کرایتەوە حسابێک لەگەڵا کرد ئەدێری بۆ بەهەشت بۆ کام بەهەشت سیرکە لە قەبرەکەەوە کە سیرەکات وەکو چۆن ئەمە سەتەلایتە چی خوای گەورە بە چش جیهازێ بەچینە یەک دەروازەی بۆ کاتەوە لەناو قەبرەکەەوە ڕێک بۆ جەهەنەم بابای ئیماندار یەکەم دەرگای بۆکەنەوە بۆ کوێ بۆ جەهەنەم نەک بۆ بەهەشت کابینێ جەهەنەم چه ئاگرێکە و چه عەزابێکە پەنا بەخوا ئاگرێ ئەترسێ ئەڵێن ئەو ماڵەکەی تۆ بخوا نەجاتی دای نەجاتی بوونەوە اینجا دەرگایەکی بۆکرێتەوە بۆ کوێ بۆ بەهەشت دەڵێ ئەو شوێنە خۆشا بینیت کەی قیامەتە سە ئەو ماڵەکەتە ئەوە خێزانەکەتە لەوێ ئەوە باخەکەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕوایەتێکا فەرموویانەوە وەکو چۆن مناڵەها قینەگرێ پێک کوتێ بە عەرزە ئەڵێ ئاوە پێکشە بە عەرزە ئەڵێ ڕەبی ئەقیمی الساعە ڕەبی ئەقیمی الساعە خوای زوو قیامەت هەڵسەنە خوای زوو قیامەت هەڵسەنە کە ئەیبینێت چ خۆشێکی بۆ ئامادە کراوە ئەمەی ئێرە هەر هیچ نییە ئەم ژیانی بەرزەخە کە تۆ زێبۆیان کردەوە بە باخ و سەوزای و خۆشی و بۆن و بەرامێکی باشی بۆ هاتووە لە چاو کە بەهەشتەکە ئابینێم وەسپاسی خواکە کە جەهەنەمە بینێ خوا لەوە ڕزگاری کردووە ئەی بابای کافر خوا پەنامان بە بابای کافر کە پێڵێن هەسا خوا و کێ بوو هەر ئەڵێ ها پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەرو جوابەکەیتی لەسەر چ دینێ بووی هەر ئەڵێ ها ئەو پیاوی کاوی پێغەمبەرم ناوی محەممەد بوو ڕەئچی بوو هەر ئەڵێ ها نازام خەڵک چی و تۆ مش هەرەوە موتووە دەی مەلایکەتەکان پێڵێن لا دەرەیتە وەلا تەلەیت حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو لەفزەیە ناچی لا دەرەیتە یەخوا هەر نەزانی و هەر هیچی ڕاستی و لەدەم نەهاتە دەرەوە هەر درۆ کرد و نەزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بە یەک چەکوشی ئاسن لێی ئەدرێ واللهی هەچ کەسێک گوێی لێبێ هەر ڕۆحی دەرەچێت تەحەمل ناکات لە تاو هاوار و ناڵەی بە لێدانێکی ئاوا لێی ئەدرێ و هەر لەویا لەسەر ئەو کفرەی کە نازانێ خواکەی کێیە نەیزانی و ئیسلام چییە اینجا قەبرەکەی بۆ کرێ بە قەبرێکی تەسک چاڵێکی تەسک لە ئاگری جەهەنەم اینجا پێڵێن ها فەیکە یەک دەرگازی بۆ کرێتەوە ڕێک بۆ بەهەشت هەموو خۆشیەکانی باشی پیشانێ ئەڵێ ئاوا بینی ئەو ماڵی تۆ بوو لە دەستێ چوو بە کفرەکەی و بە بێدینەکە و تازە ڕۆی و نایبینیتەوە ئەیرێ بە یەکێکی کە اینجا دەرگایەکی بۆ کرێتەوە بۆ جارە بەڵێ ئاوا بینیت ئەو بینی ئەوە ماڵە هەتایەکەتە کە قیامەت دەسا خوا و نێرێ بۆ ئەوێ خۆی لە ئاگرایە لە چاڵێک ئاگرایە لە گەرمترین و لە خراپترین عەزابا هێشتا ئەڵێ خوایە قیامەت هەڵنەسەنی چونکە هێشتا ئەمە هەر هیچ نییە لە چاو ئەوی کە لە جەهەنەم ئایبینێ ئەزانێ ئەوی جەهەنەم چەند گەورەیە خوا پەنامان بە